ئەگەر هونەر بە درێژای مێژوو لە هەوڵی ئەوەدا بوو بێت زمانێکی هاوبەش بدۆزێتەوە لە نێوان مرۆڤەکان و کولتورە جیاوازەکاندا، ئەوە سەما خوڵقێنەری ڕەهەندێکی دیکەی دەوڵەمەندی پەیوەندیکردن و ئەو زمانە هاوبەشە بووە لە ڕێی جەستە و ئاوێزانبوونی جوڵە و خۆشی و چێژ و گوزارشتەوە. کاروان سەماکاری کورد داهێنەری چەندین شێواز و ڕوانینی جیاواز و پڕگوزارشت بەرنامەی ئەم جارەی زایاڵەی داهێنانی دەنگی ئەمریکا دەڕازێنێتەوە. کاروان تۆ بە کۆمەڵی خەونەوە سەرت هەڵگر بەرەو تاراوگە و بە کۆمەڵی خەونی گەورەوە گەڕایتەوە. نهێنی هەوڵ و کۆشەکانی خۆتمان بۆ ئاشکرا دەکەیت؟ هەز مرۆڤێک خەونی هەبێ کەواتە هێز و هەست و بیرکردنەوەیکی زۆر گەورە لە ناخیا هەیە یاخود لە ناو کرۆکیا هەیە و ناتوانێت وازیان لێبێنێت و لە هەمان کاتا ئەو سێشتە هەست و بیرکردنەوە و هێز یارمەتی دەرێتی بۆ ئەوەی گەر بۆ ماوەیەک دوای خەتخەونەکانی دواتر زیین و بنەوە. دیارە لە کوردستان لەو کاتەیەوە لە ئێستاشا چاودێری خەونەکان زۆر بوون بەداخۆکە زۆربیان هونەرمەند و شانۆکار بوون. ماوەی 17 ساڵە لە سویسرا دەژی و 30 ساڵە بەردەوام لە باری شانۆ و سەمادا کارەکات. لە ساڵی 1970دا خەڵاتی باشترین ئەکتەری لە فیستیڤاڵی شانۆی زانکۆکان لە بەغدا بەدەستهێناوە. لە ساڵانی هەشتاکان و 90ەکاندا وەک ئەکتەر و سەماکەر لە 50 کاری شانۆی سەما و فلیمدا کاری کردووە. هەڵبەت تۆ قوتابخانەیەکی جیاوازی سەمات داهێناوە بە کۆمەڵێک تەکنیک و ڕوانینەوە پرۆژەکانت بەردەوامە. ئایا جیاوازە بنەڕەتیەکانی ئەم قوتابخانەی ئێوە چین؟ ئەو قوتابخانەی کە من دامەزران و ئیشی تێەکەم دیارە سەرچاوەکەی لە سەمای هاوچەرخەوە دێت بۆ سەمای هاوچەرخ. دیارە من دوای ئەوەی گەیشتمە ئێرە زیاتر قوڵ بوومەوە لەوەی چۆن من خۆم بدۆزمەوە لە سەمای یاخود چۆن بتوانم ڕێچکەیەک بۆ خۆم بدۆزمەوە. دیارە سەمای هاوچەرخ ئەو ڕێگەی پێدامەویش لە ڕێگەی چی و لە بەروی سەمای هاوچەرخ زۆر با بڵێن بە شێوەیەکی سەرەکی پشت ئەبەستێت بە زمانی جەستە و بە گێڕانەوەی چیرۆک و بە گێڕانەوەی ئەو شتانەی کە خود لەناو ئەیەوێت نەک ئەو شتانەی لە دەرەوە بۆ خود دا ئەمرێت یاخود وای لێ ئەکرێت کە پەیڕە و پرێک و چۆن لە سەمای کلاسیکا بینیمان. ئەوەی باسی لە پێشکەوتنەکانی شۆڕشی پیشەسازی و تەکنۆلۆجیا ئەکرد ئەو نەباس لە مرۆڤ نەئەکە. مرۆڤ تەنها بابەتێک بوو لەناو ئەم بابەتە گشتیانە، بەڵام لەگەڵ سەمای هاوچەرخە مرۆڤ بوو بۆ بابەتی سەرەکی نەک بابەتێکی لاوەشی. لە ساڵی 2009دا بڕوانامەی ماستەری لە پلەی نایب لە بواری سەما پیتاگۆکیک لە خوێندنی باڵای هونەری لە شاری زوریخ لە سویسرا بەدەستهێناوە. لە ساڵەکانی 2006 بۆ 2010دا 3 جار خەڵاتی کولتوری بەدەستێنێت لە بواری سەمادا.
لە ساڵانی نێوان 2010 بۆ ساڵی 2013 لە چەندین فیستیڤاڵی هونەری لە ئەوروپا و ئاسیادا بەشداری کردووە، وەک فیستیڤاڵی جالا لە یابان و چەند وڵاتێکی ئەوروپا وەک فەڕەنسا و نەرویج و ئینگلتەرا. کاروان تۆ توانیتە ببیتە سەماکارێکی جیهانی؟ ئایا پرۆژە هاوبەشەکانت لەگەڵ ناوەندە ئەکادیمی و بەناوبانگەکانی خۆرئاوادا چین؟ چەند وڵاتێک گەڕاوم لە جیهانە بە کارە سەماکانم، چ ئاسیا چ ئەوروپا، زۆربەی وڵاتەکان گەڕاوم و پەیوەندیەکی باشم هەیە لەگەڵ تانزە ئەکادیمی زیورخ و ئەو شوێنانەی کە سەمای لێ وترێتەوە بە تایبەتی لە سویسترایە و خۆشبەختانە من دیارە لەلایەن قونسوڵی سەماکارانی جیهانیەوە کە ئالکیس ئاتیش بەڕێوەبەرێتی خۆی داوای ئەوەی کرد کە ببمە ئەندام، دیارە خۆی بۆ خۆی بڵاوبوونەوەی ناوت لەو سایتانە وەک ئەندامی شوێنێکی وا باڵا نزیک بوونەوە لە بەجیهانی بوون. ئایا جەستە لە ڕێی سەما و جوڵەوە بۆتە کارکتەرێکی بیرکەرەوە کە توانای گوزارشتی زۆر وردوقوڵی هەیە لە کارەکانتدا؟ خوێندنەوەی تۆ بۆ جەستە چییە؟ دیارە جەستە بۆ خۆی کاتێک سەماکار ئەزبوونێکی فراوان هێبێت ماوەیەکی زۆر لە بواری سەمایە و بە ئازادانە مامەڵە لەگەڵ جەستەی خۆیاکە، جەستەی ئتر ئەوەندە پێویستی بە مێشک نییە، بەڵکو تەنها لەکووا گوێی لە ڕیتمێک بوو یاخود ویستی دەربڕینێ بکە یاخود کۆنسپتێک لە ئارادا بوو، جەستە خۆی دەست ئەکات بە نووسینەوە، خۆی دەست ئەکات بە قسەکردنەوە و بیرکردنەوە. لەو کاتا جەستە لەژێر دەسەڵاتی مێشکدا نامێنێت. بۆیە ئەو کاتانەی کە من لە کاتی وانەوتنەوە ئەمەوێت قوتابیەکانم جەستەیان ئازاد بێت، ئەڵێم واز لە بیرکردنەوە بێنە، با جەستە خۆی بیر بکاتەوە، خۆی چۆنی ئەوێت بۆ چۆن ئەوێت بڕوان. لە ساڵی 2012دا کاروان هەڵدەسێت بە دامەزراندنی کۆمپانیای کاروان بۆ سەمای هاوچەرخ. پرۆژەکانی ئەم دوایەنەی کاروان تێکەڵەیەکی هارمۆنین لە نێوان سەما و شانۆ و مۆزیک و فیکردا. دەتوانی ئەم پرۆژە نوێیەمان بۆ ڕاوە بکەیت؟ ئەرە مۆسیقا خۆی بەشێکە لە سەما، ئەوەمان قەت ناببیرچێت. سەما بێ مۆسیقا بەڕاستی کارێکی چۆنەڵێ حتا فێربوونی سەما لە ڕێی تاکتی مۆسیقاوە، لە ڕێی فێربوونی گوێگرتن لە مێلۆدی و ئیشکردن لە هارمۆنی مۆسیقاوەیە و دوجاریش مۆسیقا ئەگەر نەش بێت مۆسیقای ناوەوە کەرتیشتر ئیشی خۆیەکە، کەواتە مۆسیقا لە ناوەوە ئێمە بوونی هەیە. وێ لە پرۆژێکی سەمایە گرنگیمان زیاتر بۆ دەرەکەوە گرنگی مۆسیقا، بەڵام حەزەکەم باسی شتێکی تر بکەم، فکر یاخود بیرکردنەوە. بەڕاستی لە هەموو جیهانە شتێک هەیە زۆر زۆر ڕوونە، ئەویش ئەوەیە سەماکردن بەبێ فکر، بەبێ ئیشکردن لەسەر بیرۆکەیەک یاخود فەلسەفەیەک یاخود جۆرێک لە ئیشکردنێک کە سنوورەکانی جەستە بە شێوەیەکی تر بناسێنێت، ئەچێتە قاڵبی سەمایەکەوە کە تەنها بۆ نمایشە. کاروان تەنها سەماکارێکی جیهانی و ئەکادیمی نیە و تەنها لە هۆڵەکاندا نمایش ناکات، بەڵکو ئەو داهێنەری شێواز و پرۆژەی جیاوازە. ئەو سەما دەباتە نەخۆشخانە دەرونیەکان، زیندانەکان و نەخۆشخانەی شیرپەنجەی هیوا و سەما دەباتە ناو ئاوارەکان لە هەولێر و ئافرەتانی ڕزگاربووی یەزیدی لە دەستی داعش لە دوهۆک. شانی باسە هەموم کارانەی بە خۆبەخشی ئەنجام داوە. تا زایاڵەیەکی تری داهێنان، من ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا، هەرشەد.